چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنێن قۆناغی دوای شەڕی داعش لە عێراق پێویستی بە ڕێکەوتنی سیاسی نوێی نێوان هەرێم و بەغدا هەیە. پێویستە ئێمە لەگەڵ بەغدا بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەین. کۆمەڵی کێشەی تا ئێستا هەڵبەستراوە هەیە لە کەرکووک و لە سنووری کوردستانە ئێمە تا ئێستا نەماتوانین لەگەڵ بەغدایەک لایەکەینەوە. بۆ نمونە مادەی 140 تا ئێستا جێی نەوت و گاز پێشمەرگا ئەمانە کۆمەڵێ مەسائلن ئەبێ ئێمە بڕۆین لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین و بگەینە حەلێک بۆ ئەوەی ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق واتە مادام بەشێکین لە عێراق ئەبێ ئێمە بە گفتوگۆ لەگەڵ عێراقا بگەینە ئەنجامێک کە سەرکەوتن بەدەستبێنین بەرامبەر ئەم مۆزعانە. پێویستمان بۆیە لە دوای داعشە چۆن پێویستمانێ بارودۆخی ئەمنی پارێزین ئەوش پێویستمان بۆیە بارودۆخی سیاسیمان و پەیوەندیەکانمان لەگەڵ بەغایە باش بێت چونکە بە تایبەتی ئێستا ئێمە بەرەوە ڕیفراندۆمە ڕۆین و ڕیفراندۆمیژە بێ پەیوەندی لەگەڵ بەغایە باش بێ و بە حیوار و گفتوگۆ و مەسەلانە چارەسەرکرێ بە تایبەتی دوای داعشیش نەئارامەیەک دروستە بێت لە مەنتیقە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی چونکە چۆنەڵێ داعش ئاسەوارێک بەجێهێڵێ کە باری کۆمەڵایەتی یەکدا و پێویستی بۆیە ئەم دۆخەت لە ڕووی پەیوەندی لەگەڵ بەغا و هەرێما عیلاقاتی چپتەوە هەبێت. ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕایدەگەیەنێت پاراستنی ناوچە جێناکۆکان و مانەوەی و دیفاکتۆی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دروست بووە پێویستی بە ڕێکەوتنێکی سیاسی نوێ هەیە. ناکرێت ئێمە ئێستاکە دەست بکەینەوە و دوورکەوینەوە لە بەغدا بۆ ئەوەی هەموو ئەو سەرکەوتنانەی کە بەدەست هێنراوە ببێتە هین حزبێکی تایبەت یان مەزهبێکی تایبەت کە ئێمە ئێستا زانین کورد خۆی دوور کردوێتەوە لە مۆزوعە وا دەریان خستووە لە نێو ئیعلام و میدیاکانی عێراقدا کە شەڕەکە بە تایبەتی شەڕی شیعە بووە توانیوێتی سەرکەوتن بەسەر داعشا بێنێ بە پێچوانەوە کە ئێمە زانیمانە لەم ماوەی ڕابردوودا ناوچەکانی کەرکووک و ئەو ناوچە دابڕاونەوە لە دووز و جەلەولا و هەموو ناوچەکانی تر شەهیدێکی زۆرمانداوە پێشمەرگە خارەمانە توانوێتی ئەو ناوچانە ڕزگار کە تا ئێستا بەڵام سیاسیەن ئێمە بێت تەرجمەیکەین بتوانین لەگەڵ بەغا پەیوەندیەکی باشمان هەبێ بۆ ئەوەی ئێمە دوور نەکەوینەوە لەو پلانە استراتیژی کە هەیە لەبەرەوەی دوای شەڕی داعش ناوچەکانی ئێمە لەوەی ڕوبەڕووی نەخواسە شەڕی حەشدی شعبی بێتەوە ئەبێنە یەک نزیکردنەوە هەبێت دانیشتن هەبێ مفاوەزات هەبێ باسکردنی قارەمانەتی پێشمەرگە و ئەو شەڕانەی کە کردوێتی تەفعیل بکرێ و باز بکرێ لەگەڵیانە. بە بۆچوونی چاودێرانی سیاسی هەرکی سەرکردایەتی کوردە پلانی استراتیژی بۆ قۆناغی دوای شەڕی داعش لە عێراقە بێ بۆ ئەو دەستکەوتانی بەدی هاتوون پارێزرێن و ئەوانەشی ماون لە سواسیەوەی دەستوردا بەدەست بهێنرێن. قۆناغی دوای شەڕی داعش لە عێراق گۆڕانکاری و پێشاتی لێ دوێنێتە پێشوو بۆی لە بەرژەوەندی کورد بکەوێتەوە قۆناغەکە ڕێکەوتنی سیاسی نوێی پێویستە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.